سوێ محەممەدم سەرپەرشتیاری گروپی کتێبیار لە سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان. گروپی کتێبیار گروپێکی خوێندنەوەی ماوەی 6 مانگە ئەم گروپەمان دروست کردووە وەکوتمان ئامانجلەی خۆڕۆشن بێترکردنی لاوەکانمانە و سپاس بۆ خۆی گەورە ئاستێکی باشیان بڵیوە. خوێندنەوە بۆ هەموو تاکێکی کۆمەڵ گرنگە بە تایبەت بۆ ئافرەتان لە کۆمەڵگەی ئێمەیە تا ڕادەیەکی زۆر پشتگوێ خراون. خوێندنەوە بۆ هەموو تاکێک لە کۆمەڵگەیە پێویستە، بەڵام بۆ ئافرەت پێویستتر، چونکە وەکو وتراوە لە تر زمانەوە دایەکیان ئافرەت یەکەمین قوتابخانەیە بۆ پێگەاندنی مرۆڤەکان. ئەگەر قوتابخانەیەک خۆی پێنەگەیشت بێت بە دڵنیاییەوە ناتوانێت کەسانی تر پێبگەێنێت. خوێندنەوە ئەبێتە هۆی بنیادنانی کەسایەتیەک بۆ مرۆڤ ئەگەر خوێندیەوە. ئێمە لە ئیسلامدا ئومەتی ئیقرا بۆ پیاوان و ژنانیش، بەڵام بۆ ژنان زۆر زیاترە. بۆچی لە کۆمەڵگەیە ئێمە ئەگەر بۆ نمونە دوو ئافرەتمان هەبێت کاتێکە ئەچنە شوێنێکەوە لە گفتوگۆیەکە ئەبینن بۆ نمونە شتێکیان پێوترێت پێچوانی دابوون نەریتەکەیانە، پێچوانی کولتور و ئاینیانە، ئەگەر ئەم ئافرەتە باگراوندێکی زانستی و باگراوندێکی ئەکادمی خۆی هەبێت لە بوارەکانە بخوێنێتەوە و شارەزایی هەبێت، بە دڵنیاییەوە ئەتوانێت بەرەنگاری هەم مافەکانی خۆی بۆ مافەکانی چواردەوری شوێر بگرێتەوە. ئەگەر ئافرەت نەیخوێندەوە ئەو بێدەنگە بێ، هەر کاتێکیش ئافرەت بێدەنگ بوو کۆمەڵگەیەکی پیاوسالار دروستە بێ. ئەو پیاوانەی کە لەگەڵ ڕێزمە بۆ پیاوە باشەکان کە ئەیانەوێت کۆمەڵگە بەرەولادان بەرن، بەرەو ئەوەی بەرن ئافرەتەکان لە مەرامی خۆیاندایان لە مەرامێکی بچووکی دنیاییە بەکاربهێن. بۆیە بۆ هەر کەسێک خوێندنەوە گرنگ بێت دوو جار بۆ ئافرەتان گرنگە، بەتایبەتی لەم کۆمەڵگەی ئێمەیە کە بتوانن مافی خۆیان و کۆمەڵگەکەیان وەربگرنەوە. هیچ کاتێکی شەرم نییە بۆ ئافرەتان، بەڵکو سەربەرزیشە کە هەوڵ بدەن بخوێنن، هەوڵ بدەن بخوێنەوە. خوێندنیش هەر ئەوە نییە لە مەکتەبا بخوێنرێ، ڕاستە مەکتەب بڕوانامەت پێدا، بەڵام ئاستی سەقافی ئینسانەکان خۆیانە دیاریەکەن. بەداخەوە زۆری گەنجانی ئێمە بەتایبەتی ئافرەتان پشتیان کردووە لە خوێندنەوە. پێیان وایە ئەگەر بۆ نمونە داوای مافی خۆت بکەیت، ئەگەر شتێک بڵێیت یان بە چاوێکی ترەوە سەیرەکەن خوانەخواست بەنەوە ئەگەڵێن ئافرەتێکی وایە ئەمەیە ئەوەیە. نەخێر، ئەو ئافرەتت تا خوێنەوارتر بێت، تا شارەزاتر بێت، ئینجا مرۆڤترە، ئینجا باشترەوەی. خوێندنەوەی ئافرەت ڕەنگە بێتە مەترسی لەسەر هەندێک پیاوان، هەموو پیاوان ناڵێن، هەندێک پیاوان، ئەو پیاوانەی کە ئەیانەوێت دەستیان بەسەری ئافرەتەکانیان نازاڵ بێت، یعنی بە دڵی خۆیان هەڵیان سۆڕیانن، داوای هەرچێکیان کرد ئەویان ویست. ئەگەر ئافرەتێک ژیر بێ و تێگەیشتوو بێت، دڵنیا بە کەس ناتوانێت هەڵی بقەڵەتێنێت، کەس ناتوانێت مافی داگیر بکە، کەس ناتوانێت زوڵمی لێ بکە. ئەو ئافرەتانەی کە ئەخوێننەوە وتەمان هەیە کە زۆر ڕاستی ئێستا نازانم بڵێم وتەکەی کێیە کە باسی ئەوە کات ئەڵێت ئەو ئافرەتانەیە خوێندنەوە مەترسین بۆ سەر کۆمەڵگا، بۆ سەر کام کۆمەڵگەیە، بۆ سەر ئەو کۆمەڵگەی کە ئەیەوێت ئافرەت بوونی نەبێت. بەڵام لە ڕاستیە ئافرەت کە دایکی مرۆڤایەتیە، ئەسەن دایکی مرۆڤایەتی بوون یانی ئەوەی کە ئەو ئافرەتە ئەبێ مرۆڤ بسازێنێت. ئەگەر مرۆڤێک نەخوێنێتەوە بە دڵنیاییە کۆمەڵگەی بۆ ناسازێنرێت. ئێمە ڕەنگە هەندێک جار تووشی قسەی ناخۆش ببینەوە، ڕوبەڕووی کۆمەڵێک تعلیق ببیتەوە لە خوێندنەوەیە. من وەکو خۆم ڕەنگە پێم وترابێ ئەوە ناخوێنیتەوە شێتە بی. شێتبوون چییە؟ لادان لەو کولتورەی کە خەڵک لەسەری ڕۆشتۆ پێیان وایە شێتیە، لادان لەو بێدەنگی ئافرەت پێیان وایە شێتیە. بەڵام خوێندنەوە ئێمەوە ئەو وتانە قسانە وا لە ئێمە ناکەواز لە خوێندنەوە بهێنین. و دڵنیاشم کۆمەڵێک ئافرەتی زۆر باشن کە ئێستا خەریکی خوێندنەوەن، ئاستی ڕۆشنبیری خۆیانیان زۆر بەرەو پێش بردووە، هیچ کاتێک ئەو قسانە کاریگەریان لەسەردا نانێت. بەڵام ئەگەر ئافرەتێک لە قسە ترسا، دڵنیا بە ناکات بۆ ئامانجێکە بۆ خۆی داناوە.